ڕووداوێکی گرنگ کە هەمیشە باس دەکرێت لە مێژووی پڕشنگداری ئیسلامدا، زانا و پیاوچاک دانا و زانای ئومەتی ئیسلام شێخ سری سەقەتی فەرمووی 30 دانە ساڵە 3 دەیەیە بەردەوام دەڵێم ئەستەغفر الله، هەر ئەوە نا بەس تەسبیحەکە دەڵێم ئەستەغفر الله ئەستەغفر الله، هەمیشە لە ناخی دڵەوە دڵگرانم، پڕ بە دڵ داوای لێبوردن لە خوا دەکەم، 3 دەیەیە 30 ساڵە دەڵێم یا الله لێم ببووری، لەسەر تاوانێکی گەورەکە ئەنجامم داوە. پەنا بەخوا سوێندی بە غەیری خوا خواردووە؟ نەوەڵڵا. قەتڵی کردووە؟ نەخێر. دوور لە ئەو زینای کردووە؟ نەخێر. ڕیبای خواردووە لە بازاڕە؟ نەخێر. قۆڵی خەڵکی بڕیوە و غەشی لێکردوون کە متمانەیان پێی بووە؟ نەخێر. سوێندی بە درۆی خواردەوە توێتی خوا شاهیدە و خوا ئاگای لێتی بە ئەوەندە کڕیمە و درۆشی کردووە بەرامبەر کەوتوێتی خوا شاهیدە خوا ئاگای لێ بڕوای کردووە کەچی ئەم درۆی کردووە، ئەم تاوانە گەورەی کردووە لە بازاڕە؟ نەوەڵڵا. پزیشک بۆ عەمەلیاتێکی ناپێویستی بەس بۆ پارە لە خەستەخانە ئەهلیەکەی خۆیدا بۆ نەخۆشێکی داماوی بێ ئاگا کە هەموو ژیان و ماڵی خۆی خستۆتە بەردەستی پزیشکەکە عەمەلیاتی ناپێویستی بۆ کردووە؟ نەخێر. پشکنینی ناپێویستی بۆ نووسیەوە بۆ گیرفانی هەڵتە کێنە کە دەشزانێ پێویست نییە؟ نەوەڵڵا. بەهۆی پرۆژە و بەهۆی باخ و بەهۆی خانووی ئەوەوە ماڵی سەدان خەڵک کاول بوو ڕێڕەوی ئاوگۆڕا و لاپاو هەستا؟ نەوەڵڵا شێخ سری سەقەتی ئەوەشی نەکردووە. پەرلەمانتارە و بەبێ بوونی پەرلەمان 1 دانە ساڵە موچە وەردەگرێ، بێکار و عەتاڵ و بەتاڵ بەس موچە خۆرە؟ نەوەڵڵا ئەو گوناهە گەورەشی نەکردووە، ئەو حرامەشی نەخواردووە. جاش و جاسووسە و بە پلەی ئامرلیوا لە ماڵەوە خانە نشینە و لەسەر خوێنی شەهید و ئەنفال موچەی ئەم کوردستانە دەخوا؟ نەوەڵڵا. لە میراتە زوڵمی لە منداڵەکانی کردووە و بەشی یەکیانی زیاد دانەوە و یەکیانی بێبەش کردووە؟ نەخێر. لە میراتە حەپەلووشی بەشی خوشک و براکانی داوە هەمووی بۆ خۆی هەڵووشیوە و دەسەر خۆی تاپۆ کردووە، باوکی یارمەتی داوە؟ نەوەڵڵا. مەلایەکی کەڕولاڵی سەر مینبەری پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم، بۆ مەلا بە کەڕولاڵی دەتوانێت وتار بدا؟ بەڵێ بەڵێ بەڕێزان، کەڕولاڵ ئەوە نییە زمانی نەبێ، مەلای کەڕولاڵ ئەوەیە 30 ساڵە ئەو مینبەرەی بەرنەداوە